ئەم بە بنووسە قۆڵ 24 ئەمە 24 ئەسکە قۆڵ درێژ بێت نەوەڵە ئەمێز ئاوا بە هەر لە ئەنیشکمان بەستە بۆ خوا لەبەر ئاسیاخان نەبووە ئەم قنەسمە ماڵان لەبەرەوە هاتم چکە زۆرم خۆشی ئاسیاخان زۆر کەسێکی بەڕێزە زۆر مەمنون بنووسم چی؟ شان بەڵێ نووسە شانی شپانە باوکە ئەوە دایمە حەزم لە مفاجئە و سوپرایز وشتە ئەوە چێ مامە ئەوە چیە مامێکی دە و مامە لێکەرەوە کاکە ئەوە چیە مامە ئەوە لێکسەر باوکمە باوکتە مامە چی ناوە ڕێزە ئەنە وەڵا ئەگەر ڕێز بێ من حەزەکەم هات پێم بڵێ عوسە بەڕووتی مەقسەدم جلوشت خەڵەت پێ نەگەی بە یارمەتی مامەگیان بەڵێ دا من هینی کچیەوە بەڵام کچیەوە من ئەوە کچی منە بڵێ بالێنم کێچەکە بەس خوا کە یەخەکەی وەکرد با زۆر فەریح نەبێت نەنێ من قەت شتی کراوە زۆر ناکەم زۆر بە دەرەوە بێ بەڵێ بەخوا لە بەخاتیم جارەژەڵم لەبەر خاتی ئاسیاخانات ڕاستەکەی زۆر سپاس دەی وەڵا مادام وایە تابان خان بۆ یەک جاری شروع مراخانێکی بۆ من ناکەی وڵای من کواجلی پیاوە نادورم ئەی ڕانک و چۆخە نانە منە شتانە دوورمەژنی جلی ئافرەتان ئەی دەباشە کاکە ماکسیەکەم ئەڵە ماکسی هین دزداشیەکەم بۆ بدورە نامامەگیان مەجالمان بە قیاسەکە بکەم و درێک حەزەکەم لەلایە دەرگایە کچم ناچی ڕاستم بۆ قیاسی بۆ کشمانەیە ئێوە چی باوکە وایە تۆ زەواکم ئا سەعبەت چییە سەحبەتشلا بێوە نییە نەوەڵا عیبی نییە ترسان زۆر فتخوا کەسی شیریە نییە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە لە دەرگایە باشە ئەمەتان نەمێنێ بۆ خاتری پێەکەم مەر بە شەرەفم بەرخۆی کەوت پلانێکم دانابوو هەموو عەقلێوێ خەیات بێنێ تۆ با کەمەرەکەش بێ وڵا هەمنا لێم تێک چوونە زەموار زەنەقی تۆقانم ئاسیا چی پێکردن بێ بخاتی هەنا نازەبێت لەو چێ ناوکەم کەوتی بێ داوای لە بڕنەکەم زۆر خەجاڵەتی لای تۆ باوکەڵی مناڵە بۆ تۆ بە مناڵ باوک کەسانی وەختی تەلەفۆنە بمزانیات چ کەرپیایە بوو لە دەرگاییە ئەلەو ئاسیای خوشکم کاکەگیان بەدڵە بوو زۆر بەدڵمە ئاسیا بە قوربانە بەم چی بلیەکە خەریکە گەڕاگرم زۆر باشە کاکەگیان ئەوە ئینشاءڵڵا مادەم بەدڵتا ئیترا چی نەداخواست ئەیدی باشە مەمنونم دەدایکە دایکە ئیشمێ پشیلە و شلە ماڵتانە هەیەوە نەوەڵە چێ باوکەیان کەس نەبوو نازانم کێ بوو لە دەرگاییە چ سەگ بابێک بوو لیە و دیار نەما یعنی چۆن کەس نەبوو باوکە ئەی قابلێ پشتی ملی زەلامێ بگرم بێنمە ژوورمە چێ لە دەرگادرا کەس نەبوو نازانم کێ بوو. باشە باوکە ئێوە پشیلە و شتان هێوا باوکە ڕاهاتوو لەسەرەوە کەی قیاسی منەکەیت نامن جلی وتم جلی پیاوانە نادورم مامەگیان باجاوی لێ تێکدەمەوە دێڵە دیتی نا دەرگایە کچم دەرگایە باوکە قیاس چی دەرگایە ئای عەجیب ئەمە کێ لە دەرگایە ڕاکە ئەوە چی یعنی ماڵی ئاسیای خوشکم ئەمەنە خۆڵیان هەیە سەیرە پشیلە بوو کورە پشیلە سەگە خۆی کورد من ئەو خۆڵێ ئەمرتان نەمێنێ بۆی کە لە دەرگایە ڕاکە سەلام عەلەیکم کەس نەبوو هەستەکەم مناڵی گەڕەکە چونکە بە بەکر فێر و فشەوشتیان بۆکە ئەیدە چوزە بێڵی شەکەڵام بکەین مامەگیان کاتەکەم درەنگە باوەڕ کە جلی عالەمم لەلایە زۆر بەخێربی زۆر زۆر سپاس دەکەم بەڕێزیت ناسم وڵای هەمووی لێ تێکچەزانی باوەڕکە ئەی تۆ بۆ یەکشت ناکەی تابان خەم بۆ قیاسەکەی من ناکەینەوە وەکو سوتفە لە دەرگا بدرێتەوە جاریکە بچمەوە من وتم جلی پیاوە نادورم بەڕێزم ئەی خۆت ماکسی ئەڵێ ماکسی مەقسەد بەوەیە کە یەکجەری لەبەر یەکەم زاشەکە ئەو بۆ هاوێنیش فێنە لە ژێرەوە نییە فێن کە هەوالەیە پشوو عینە مۆبایلدا عینە بەسەر چاوە سەر چاو خۆش قیاسی جاری ناوقەوە بگرم ناوقەم بەڵێ چۆن ڕاوەستم پشکەرەوە زەحمە نەبێ ناگیرێ ئێدی بەڕێشی فەرموو بەڕێشی ماشەڵڵا چی بکەم هێواش هێواش
ما شاء الله. سري لي الشوان. ما شاء الله ناقي زرز لو تشي با. يجيبك كم محاولات. صوت الوياكا. بني صباك صوت الوياك. تنايم عثمان. ماما عثمان. نانا ما كان نسيها تشتي وطوبينا. ما شاء الله. بس والله ما بوتو نابي. هذا وش بيه؟ ها لا. بيتا. شو اسمها استوى هنا مامي يعني حزكيتو. أما بقرا. الشربات يجي برتقالة وانا كم. أنا والله متمروا مرة لو تناقش بكوت بيت الزول. إن شاء الله. بلا. عمل يا بيقرم. بلا. بدي مخواره. بلا. باوكرو. تشيبو. يعني بس هي بنجمع قينا توخوش بيت. ما شاء الله الله يهيني الزرافي بالاشت. أنا زرافة بوش شخصيتي من جوانية تواني بلي بالا وبرزة. بلا. اعتيادية. والله هذه زحمة بزانة تتسنى. السيدي في الشرمة. دوتشل. بلسة ماما عثمان دوتشل. هقال لأخوي باني بعد المتشاوشتا. أما التواطو إن شاء الله دشتاشي كي جاني بوكين قياسا ما وطاي كمان بدي بعد ما تيخو. أنا ده توز زين شون يقدر قواعد القياسات بينا. يكبر سياري تعبت هي ولا توز الشخصية بس. بالله فهموا. هنا علمتو ميدك وما هو. باقي توقت جاب سلو برسالة هو. باشا وقتي درقاي لموقفي علي سيمو. تعالي يا برنا كم باق ما توزع حزلة برسالة وشتا. شون ما هون بعد استيوا؟ ترى وياكي بنت. اي اما شيل درقايا وروا بس بيقرم سيلة لشي جاكم هو شربي نرم علي لا دانشم حتى او من عليه بس بزانم شي دانشم بوي بس بيقرم ملي لشي جاكم هو اشهد لا اله الا الله اما هيك علاقه بينهم بالروا وين الحمام بيه